دووبارە سڵاو من نوێنەر فاتح لە ڕووداوی ئەمڕۆ بەردەوام دەبین. بەڕێز گۆران عومەر ناسراو بە گۆران ئینزیبات پەرلەمانتاری بزوتنەوەی گۆڕان دوای بڵاوبوونەوەی گرتە ڤیدیۆیەکی کە لە دانیشتنیەکە گعدەیەکە لە لەندەن گۆرانی دەڵێت دەنگدانەوەی زۆری هەبوو، خەڵک لە سۆشیال میدیا قسەی زۆریان لەسەر کرد، بەشێکی زۆری ڕەخ نەبوو. لە کاتێکدا بوو ئەم دیمەنە بڵاو بووەوە کە لەگەڵ شاندێکی پەرلەمانی کوردستان دەرکەوت کە سەردانی پەرلەمانی بەریتانیایان کردبوو بۆ وەرگرتنی ئەزمون و چاوکردن لە ئەزمموی ئەوان. ڕاستەخۆ گفتوگۆ دەکەم لەگەڵ بەڕێز گۆران عومەر، ئەندامی فراکسیۆنی گۆڕان لە پەرلەمانی کوردستان. سڵاو کا گۆران، سەرەتا بە بپرسم کامەیان مرتاحتری بە گۆران عومەر بانگت بکەم یان گۆرانی زیبات؟ سڵاو ڕێز بە سەرجەم کوردستانیانی ئازیز لە هەر جێگایەکن. بە هەر کامێکیان بان کرێم شانازیە بۆ من لەبەرەوەی یەکەم وەکو گۆران عومەر من کوڕی عومەرم، دووهەم وەکو نازناوگەش خەڵک پێی بەخشیوم، ئەویش خزمەتێک بووە بۆ نیشتیمان کە ئینزیباتی ئەسکەری بوو. باش کا گۆران، دەرکەوتنت لەگەڵ شاندەکەیە، بەڕێزت لە لەندەن بووی لەگەڵ شاندەکە، بەشێک بووی لە شاندەکە کە چوو بن بۆ بەریتانیا؟ بەڵێ بێگومان. باش، خەڵک زۆر تێبینی هەبوو لەسەر دانیشتنیەکی بەڕێزت لە کاتێکە لەگەڵ کۆمەڵی خەڵکی وەکو کورد دیارن لە بەریتانیا، گۆرانی دەڵێیت دەکرێت ڕوونکردنەوەی بێ لەسەر ئەوە، ئەو ڕووداوە چۆن بوو، چی بوو؟ بەڵێ ئێمە هەموو کاتێک هەر کەسێک لێ پرسی بێتین بەڕێزەوە وەڵاممان ناوەتەوە. ئەو دەنگۆیانەی کە بڵاو بووە بەداخەوە زیاتر کاریگەری ئەو سۆشیال میدیا و ئەو پەیجە سێبەرانە و ئەو کەناڵە سێبەرانەی کە ئەجەندای سیاسی خۆیان پێشکەشەکەن و سێبەری هەندێک لایەنن و بوختان و تەشیر و ناوزڕاندنەکەن بە کەسایەتیەکان لە هەر پلۆ پۆستێکا بێ یاخود لە هەرێمی کوردستان کە ناو ناوبانگێکی هەبێ لە ناو خەڵکایەکێک لەو کەناڵانە کەناڵەکەی بەڕێستە کە ناوزڕاندنت کردووە کە پێشێلی یاسای ڕۆژنامەگەریت کردووە پێشێلی ئەخلاقی چۆن ناوزڕاندنم کردووە کا گۆران؟ من زۆر بە سنگێکی فراوانەوە ڕەخنەکەت قبوڵەکەم، بە سنگێکی فراوانەوە ئێستا تەنانەت میێوانداریش دەکەم لە بەرنامەکەمە، بەڵام بۆم بسەلمێنە چۆن ناوزڕاندنم کردووە. بەبێ ئەوەی بە دوواداچوون کەی لەسەر مەوزوعەکان تۆ ڕۆژنامەنووسی سوێندت خواردووە کە پێش هەموو شتێک ئەخلاقی ڕۆژنامەنووسی بپارێزی و هەروەها بە دوواداچوون کەی بەڵگەت بەدەستەوە بێتاوەکو ئەوەی کە بەڵگەکان بسەلمێنی فەرمووە بێ. باش، جەنابەت و بەڕێوەبەری کەناڵی ڕوودا و کە ئێوە خۆتان بە کەناڵێکی پرۆفیشنەڵ و یەکەمی بێڕکابەر ئەزانن لە کاتێکا کە ئەوە خۆمان وا نازانین هەروایە. باش، بەس چۆن ینی ئایا باش ڤیدیۆکەمان دروست کردووە، ڤیدیۆکەمان دروست کردووە لە چوارچەوەی ئەندامی شاندەکە نەبووی، بەڵام ئێستا هەر خۆت لە پرسیارەکەمە لە پرسیارکە بلێم پرسی تۆ لە چوارچەوەی شاندەکە بووی، ئەو بێگومان مافی خۆتە کە سکاڵای یاسایی تۆمار بکەیت و کارێکی باشی شەکەی کە ڕێچکەی یاسا بگریتە بەر. بەس پرسیارەکەمەوەیە، من لێم پرسیت کە ئایا لەگەڵ شاندەکەی پەرلەمانی کوردستانە چوویتە، وتت بەڵێ لە چوارچەوەی شاندەکەدا چوومە. کاکە گیان تۆ خۆت پێشتر ئەبێ بچیت بە دوواداچوونکەی بۆ هەر بابەتێک بێ بۆ هەر مەسەلەیەک بێت تۆ کەسێکی ڕۆژنامەنووسی ئەبێ پرەنسیپەکانی ڕۆژنامەنووسی بپارێزی و بە دوواداچوونت کردایە لە پەرلەمان پرسیارت کردایە بزانی ئایا من بۆچی چووم، ئایا من چۆن لەگەڵ شاندەکەیا چووم، ئایا من لەسەر بودجەی گشتی چووم یاخود بە ئیفات چووم یا لەسەر گیرفانی خۆم چوو. ئەی ئەگەر شاندێک بچێ ئەبێ بە ئیفاد نەچێ، شاندێکی پەرلەمانی کوردستان ئەکرێ کە سەردانی دەرەوە بکەم کە لەگەڵ شاندەکانە بەشدار بم، ئەوە مافێکی خۆمە، بێگومان مافی خۆتە. بەڵام ئایا پرسیارەکەی من لێرەدا ئەوەیە، بەڕێزت پێش هەموو شتێ پەرلەمانتار کەسایەتیەکی گشتیە، یعنی ئەتوانم بڵێم موڵکی خۆت نی، موڵکی تقریبان هەزاران کەسی دەنجی بۆ داوی و بەڕێزت مشەڕعی، یعنی تۆ یاسا دەرەکەی بڕیارەدەی لە پەرلەمانە کە هەموو خەڵکی کوردستان 6 ملیۆن کەس دەبێ پابند بن پێوەی. بۆیە هەموو شتێکی تۆ هەموو شتێکی بەڕێزت جێ ئەوەیە خەڵک لێ بپرسێتەوە، ئەمە مافی خەڵکە و خۆشت هەڵت بژاردووە بەربژێربی کە خەڵت بژاردووە ببی بە پەرلەمانتار، ئەم ئەرکەشی تێدایە پەرلەمانتاری. پرسیارەکەم ئەوەیە، تۆ لە چوارچێوەی شاندێکی کوردستانە بە ناوی شاندی کوردستانەوە، ینی بە ناوی پەرلەمانی کوردستانەوە لە بریتانیا بوویتە بۆ ئەوەی کەوە
ئامانجی شاندەکەەوە بووە ئەزمموی بەریتانیا ببینن تاوەکو لێرە لە کوردستان سوودی لێ ببینن بەڵام بەڕێزت ڤیددیوەیەکت بڵاوە بێتەوە کە ینی لە جیاتی ئەزمموی بەریتانیا بێنی لەوێ گۆرانی دەڵێ گعدە ڕێک دەخەیت ئەمە دروستە؟ بەڵێ وڵی پێم خۆشە کوردستانیانی بەڕێزیش و هاوڵاتیان بەگشتی ئەوە بزانن کە من ماوەی 4 ساڵە لە پەرلەمانم ڕاستە من نوێنەرم کۆمەڵێ خەڵک متمانەی پێکردوم دەنگی پیاوم لەسەر سەر و لەسەر چاوم بڕوان پرسیار بکەن لە پەرلەمان پرسیار بکەن ماوەی 4 ساڵە من کە لە پەرلەمانی کوردستان دەوامەکەم نە ڕۆژێ غیابم بووە و نە لە کاتی دەوامی ڕسمیما من پەرلەمانم جێهێشت بێ و چ بێتم بۆ شوێنێک بۆ سەفرە و سیاحەت نە غیابم بوو بێ لە جەلسەکانە تەنها و تەنها وازانم 4-5 ڕۆژە لەگەڵ کە عەلی حەمە ساڵح و ئەوانە ئێمە بایکۆتمان کردبوو کەەوە هەڵوێستێکە لە پەیڕەواتایەتی و ئەتوانی بایکۆتکەی ئەوانە بە غیاب وازان 5 غیابە ئەوانەیە کە بایکۆتی پەرلەمانمان کردو بە غیابی نامن یەک ڕۆژنە غیاب بوو وەنە لە کار و کاگۆران چالاکیەکانی خۆمان بەڕێز گۆران با شایەدیەک بۆ تۆ بدەم با شایەدیەک بۆ تۆ بدەم راپۆرتی پەیما ئینستیتیوتی پەی بێگومان دەیان ناسی من خۆم تەماشای راپۆرتەکەم کردووە بە ڕێزێتی هیچ غیابێکت نییە لە پەرلەمان ئەوە پەیمانگایەک لە دەرەوەی پەرلەمان چاودێری دەکە ئەم شایەدیە بۆ بەڕێستەدا و منیش خوێندومەتەوە قسەکەی من لەسەر ئەمە نییە قسەکەی من لەسەر خەڵک ئەڵێ ئەکرێ باش فەرموو ئەکرێ لە لەندەن گادە بکەی لە کاتێکە بۆ کاری پەرلەمان چوویتە بڵێ من ئێستا لەم کاتەیە کە ئێمە سەردانی بەریتانیامان کردووە لە پشووی پەرلەمان نبووە خۆشتان ئەو ڕاستیە باشەزانن بەڵام سەردانەکەی من لەگەڵ سەردانی پەرلەمانتارێکی درا فەرق و جیاوازی هەبووە من کێشەیەکم هەبووە لە وەرگرتنی فیزەیە لەبەر ئەوەی کە من بە بۆنەی هەڵەپڕکردنەوەی فۆرمەوە بلۆک کرابووم لە بەریتانیا و من سەرۆکی پەرلەمانی بەڕێز جێگەری سەرۆکی پەرلەمان سەرۆکی دیوانی پەرلەمان هەوڵێکی باشیان بۆ من نامن سپاسیانەکەم کە ویستیان فیزەکەم بۆ وەرگرن بەداخەوە هەوڵەکانیان بێسوود بوو ئاخری لە ڕێگەی مەحامیەوە بەڵام سەرۆکی دیوان من سپاس یەکەم کە ئەو پشگیری بۆ کردم لەگەڵ لیژنە بەڕێزەکەی لیژنەی ناوخۆی پەرلەمانی کوردستاندا منی نووسی بۆ ئەوەی بەهێزتر بێ بۆ مەحامەکە تا بتوانم فیزەکە وەربگرم من ئاوا لەگەڵ ئەم لیژنە بەڕێزەیە سەردانم کردووە و لەبری ئەوەیشی کە ئەوەی بۆ کردوم هەم خۆم بە بەرپرسیار زانیوە لەگەڵ شاندەکەی سەردانێکی پەرلەمانمان کردووە ئەو هەڵایی کە دروستیان کردبوویان و گۆرانی ئینزیبات باسی مادەی 140 کردووە لەگەڵ ئەو پەرلەمانتارە بەڕێزانەیە خۆتە زانی کێشەکانی کورد زۆرە ئێمە وڵاتی بەریتانیا وڵاتێکی بەهێزە ئێمە داوامان لێکردن کە پاڵپشت بن لەگەڵ حکومەتی عێراقی و لەگەڵ هەرێمی کوردستان کەواتە تۆ کارت لەو شاندەیان نەبووە پەرلەمان تۆی خسۆتە ناو شاندە بۆ ئەوەی ڤیزە وەربگری ینی تەنیا بۆ چارەسەرکردنی کێشەی ڤیزاکەت و وەرگرتنی ڤیزاکە پەرلەمان تۆی خستۆتە ناو شاندەکەوە بەڵێ باشە بەس پەرلەمان ئەوەکەی کاری پەرلەمانە پەرلەمان خۆ ڕەنگە خەڵک بپرسێ بڵێ پەرلەمان نووسنگەی وەرگرتنی ڤیزا نییە بەڵێ پەرلەمان نووسنگەی وەرگرتنی ڤیزا نییە بەڵام منیش مافێکی خۆم بووە کە ئەو کێشەیەم چارەسەر بێت و تاوەکو منیش بۆ داهاتوو یاخود لیژنەکەی من سەردانی کرد بتوانم سەردان کەم منیش لە کاتی پشۆکە داوای ئەوم کردبوو کە فیزەکە و هەروە مەحامیشم گرتبوو من لە ڕێگەی مەحامێکەوە خۆ پەرلەمان تاکو تەنها ئاواتی ئەوە بۆ کە مەسەن گەو کێشەیەمە بۆ منیش وەکو پەرلەمانتارەکانی ترمافە منە فەوتێ و بتوانم فیزێ وەرگرم منیش ئەزمموی وڵاتان ببینم منیش ڕەنگە بەیانی دووبیانی لیژنەکەمان لەکە لە لیژنەی ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمە یا لە لیژنەی ڕۆشنبیریم سەردان بکەین و منیش وەکو ئەوان بتوانم بێگومان ئەوە شتێکی باشەکە ئەزمموی وڵاتان ببینی بەڵام خەڵک گلەیەکەی لەسەر ئەمەیە کاگۆران ینی ئەمانە پرسیاری خەڵکن کە من لە تۆی دەکەم و بەڕێزت هەڵەنە بم 8,000 کەس دەنجی بۆ داوی ئەگەر هەڵم ڕاستمکەوە بەپێی ئەو ڕێژەیە کە خەڵک لە سا سی خەڵک دەنگیاوە لە بەڕێ خەڵک بڕای متمانەیە هێشتا تۆ ئەوەندە دەنگت هێناوە تۆ وەکو خۆتەڵی چوویتە بۆ ئەوەی کەوا ئەزمموی بەریتانیا ببینی بەڵام خەڵک دەتبینێ ڤیددیۆت بڵاو بۆتەوە لە گەعدەیەیت ینی ئەزمموی ئێرت بردووە بۆ ئەوێ کاکێک ژیان من پێشووتر گۆرانی بێژ بووم لە ناو خەڵکا بووم خۆ من هەموو کاتێک لە دەوامی فەرمیان نیم
من سەردانی هەر سەردانی ئێرە بکەم بڕم تۆ خۆت ئێرە نازانم بینی بێەوە سەرداناتی بێتی من کۆمەڵی خەڵک ئەم ناسێ پێشتر لەناو ئەو هوەرەیە بووم پێشتر هوەرم پێشکەشی خەڵک کردو خەڵک لە ڕێگەی هوەرەوە منی ناسیوە و هەروەها لە ڕێگەی هوەریشەوە دەنگیاوە بە من باش بەڵام لەبەرەوەی کە زانیوێتی من بە هوەرەکەم پاڵپشتی خەڵکی چەساوە و خەڵکی خێر لە خۆنەدیوی ئەو هەرێمەم کردووە لە هەموو قۆناغەکانی باش بەس کا گۆران ینی لە بابەتی هوەریە بەڵام ئێستا بەڕێزت پەرلەمانتاری جگەلەوەی پەرلەمانتاری ئێستا پەرلەمانتاری نەک هوەرمەند وەکو هوەرمەند کارێکی شخصی خۆتە کە ئەکرێ شانازیشی پێوە بکەی مافی خۆتە بە هوەرەکەتەوە بەو خزمەتێکەوە بە هوەرت کردووە بەڵام تۆ لە ئەرکێکی پەرلەمانیدا بوویتە لەگەڵ شاندێکا کە گادت کردووە ئەمە دروستە بەڵێ خۆت پێ دوایە دروست من هەموو کاتێک خزمەتی کۆمەڵانی خەڵکی کوردستان بە پەرلەمانتاری بێ بە هوەر بێ بە هەموو شێوەیەک من لە خزمەتی خەڵکی کوردستانم من ئەوانە دەنگیان ناوە بە من ئەوانە بە پەرۆشن ئەوانە خەڵکێکی خێر لە خۆنەدی و هاتوونەتە ئێرە لێرە داوایان لێ کردوم بەڵێ بە دڵنیاییەوە چووم و ئەیشتم بۆ هەموو کۆڕوودانیشتنێک باش ئەکرێ لەسەر دانیشتنەکە پرسیاری دیکەت لێ بکەم دوایەوەی دیمەکە بینی فەرموو بەس با ڤیدیۆکە نەپارەی دزراوی میلەتمان بردووە لێرە لە قومارخانەکانە پاڵبینەوە پرسیاریەوە دەکەم کا گۆران باش بەس با ڤیدیۆکە ببینین پێکەوە ڤیدیۆکە ببینین دێمەوە قسەت لەگەڵ ئاکەم بەڵێ باش ئەوە ئەو گرتەیە بوو کاک گۆرانکەوە بەس خوا پرسیارێک ئەمە لاڵی سێوی سوورە بەختی ڕەشە کراز ڕەش ئەزانی برادێکی بۆ نووسی بووم نووسی بووی ڕەنگە ئەوەی کەوا سێوی سوور بێ بەختی ڕەش بێت دەنگدەرەکانی کاک گۆران بن وەڵامە چییە بۆ کۆمنتیوە لەگەڵ ڕێزم بۆ کۆمنتی هەموو کەسێک من کۆمنتەکانەوە 4 ساڵە خەڵک بە بۆنەی سیاسەتەوە مەگەر قسەیەکی بە من وتبێ ئەجینا پێشتر هیچ کەسێک نهاتووە تاکوتەرا هەبوو تێتی دەنگت ناخۆشەوانە من ڕێزم لە ڕاکەی گرتووە لای ئەو وایە هەموو کەسێک لە من ڕازی نییە تۆ لە شعر هەر تێ نەگەشتووی بۆیە بڕات بە کۆمنتەکەی ئەوەیە لەبەرەوەی سێوی سوورە مەقسەدم لە دەموچاوێتی ناوەڵام منانە ئەوە ڕێک ئەوە بوو من بۆیە ئەوە ئەڵێ سێوی سوورە بەختی ڕەشە کراز ڕەش ناوەڵام من لێ تێ نەگەشتم کاگۆران بەس پرسیارێکی دیکە ئەنج ئەوەم بۆ ڕوونکەوە باش ئەوەم بۆ ڕوونکەوە سێوی سوورە بەختی ڕەشە کراز ڕەش مەقسەدی ئەوەیە کە ئەو کەسەی کە من وەسفەیەم مەسەرەن ئەو ئافرەتە خۆی زۆر سوور و سپی و جوانە خۆی هەتا بڵێ کەسێکی جوانە بەڵام بەختەکەی ڕەشە چی بکە لەگەر ڕۆژگارەکەیە کە ڕۆژەکەی ڕەشە و ئەوەی کە ئەو کەسێکی باش نابێتە نسیبی یا کەسێکی باش نەبووتە نسیبی لە ژیانە تا ژیانێکی خۆش دروست بکە هەمیشە لە ناخۆشیایە بەڕێز گۆران لە کاتێکە ئەم دانیشتنەی تۆ بڵاو بووەوە کە وەزارەتی ڕۆشنبیری و لاوانی هەرێمی کوردستان بۆ هاوخەمی لەگەڵ قوربانیانی بوومەلەرزەکەی باکووری کوردستان و ڕۆژاوای کوردستان ڕاگررتنی هەموو بۆنەیەکی ڕاگررت بوو وەکو ڕێزێک بۆ هەموو قوربانیە بۆ هەموو خەڵکەی کەوا لەسەر شەقامەکان بوون بەبێ ماڵ و حاڵ مابوونەوە خۆچی کاکە ئەوانە بە ئێمە مەفرۆشنەوە ئێمە لە هەموو کات و ساتێکە لەگەڵ خەمی میلەتەکەمان نابووین ئەگەر منیش لەم مینبەرەی ئێوە نەیڵێم خەڵەگە و ڕاستیانە ئەزانێ کە ئێمە لەگەڵ هەموو کارەساتێک و ناخۆشیەکی میلەتەکەمان ناین بەڵام لەم کاتەیە ئێوە بە هەلێزانن کە من خۆ من هەموو ڕۆژێ نەمتوانیەوە بێم من لە 2004ەوە من تەقدیم فیزاکەم بۆ یەکەم جارە توانیمە لەگەڵ ئەم لیژنە بە ڕێزاگەر ئێوە ئەو نەگورج و گۆڵ و ئازان کارامەن و چاوتان کراوەی و لێ هاتوون لە داهاتی حکومەتی هەرێم بۆ ناپرسنەوە ئەمانە بۆ ناخەنە بەرباز ئێوە شتەکەتان بچوو کردوتەوە لە هونەرمەندێکا گوایە من لەگەڵ کەس لەگەڵ خەمی میلەتانە بێ حەزەکەمە و ڕاستیە باش بزانن هیچ کەسێک لە هەرێمی کوردستانە بە سەرۆکی هەرێمیشتەوە بەقەی هونەرمەند و شاعیرەکان دڵسۆزی میلەتەکەیان هونەرمەند و شاعیران خەڵک دەنجیدا بۆ بە دوواداچوون بۆ بە دوواداچوون کاگۆران بۆ بە دوواداچوون بۆ
سامانی گشتی خەڵک بۆ نەهێشتنی گەندەڵی خەڵک دەنگی بە ئێوەدا بەڵام خەڵک تۆ دەبینێ لە نەرگعدە دەکەی زۆر ئاساییە زۆر ئاساییە ڕەنگە کەسێک بپرسێ ڕەنگە کەسێک بپرسێ ڕەنگە کەسێک بپرسێ کا گۆران لەم 4 ساڵەدا وەکو پەرلەمانتار چیت بۆ دەنگدەرەکانت کردووە بەڵێنەکانت چی بوون چۆن جێبەجێت کردوون ئێرە محکەمە نییە ئەتوانی لە سایتی پەرلەمان من لەو دوو لیژنەیە کارم کردو کار و چالاکەکان ڕاکێشی تۆ باسی ئینستیتوتی پێیت کرد ئەوانە کە ڕێکخراوێکی سربەخۆن و بە دوواداچوونیان کردو و هەموو ڕاستیەکان ئەزانن ئەتوانی لەو بە ڕێزانە بپرسی کە کار و چالاکیەکانی ئێمە چونەوەمە کار و چالاکیەکەی خۆشمە هەندێکی مابەڵاو کردەوە هەندێکیشیان بەداخەوە لەبەر بێ میدیایی نەمانتوانیەوە کە بۆ خەڵکی بەڕێزی کوردستانی شی بکەینەوە بخێنە بەردەمیان بەڵام من هەموو کارەکانم لە دڵێکی پاک و ئەوە کردووە کە بەبێ غەل و بەبێ غەش و بەبێ خیانەت و نەخیانەتی نیشتیمانیمان هەیە نە دەستمان لەگەڵ تورکیا و ئێران تێکەڵا نەجاسوس بووین نەجاش بووین نەخۆ فرۆش بووین ئەوەی کە لە توانامان نابوو بێ ڕاستە بە پەرلەمان نە بە دڵی ئێمە و نە بە دڵی جەماوەر و بە دڵی میلەت نەڕۆشتۆ بەڕێوە بەڵام کە لە دەسەڵاتی ئێمە بوو بێ ئەوەی لە توانای ئێمە بوو بێ وەکو ئەرکێکی ئەخلاقی گەیانومانەتە جێ خۆی کە بە پێی دڵی ئێمە و جەماوەر ناڕوا هەرەوەمان دەسەڵاتە یەک کاری خۆتم پێ بڵێ بۆ دەنگدەرەکانت ئێستا دەتبینن کاکە گیان من لە لیژنەی ڕۆشنبیری و کۆمەڵگەی مەدەنیم لەگەڵ لیژنەی ناوچە کوردستانێکانە بڕۆ پرسیار بکە ڕاستە ئەتوانی مەسەن بەڵامە بێ لە ڕێگەی نووسراوە بیکەی بۆ لیژنەی مختص من لەو دوو لیژنەیە بووم 3-4 یاسامان تێپەڕانوە ئێمە لە لیژنەی ڕۆشنبیری ئەتوانی بڕێ بپرسی وەکو لیژنەی ناوچە کوردستانەکان پەیوەندی بە مادەی 140 ئەو ناوچە دابڕانەوە هەیە کە ئەویش پەیوەندی بەوە هەیە کە لیژنەیەگە بۆ کاتی خۆی لەگەڵ عێراق بەداخەوە لە سەرەتای پێکهێنانی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان و تا ئێستا ئەو لیژنەیە لە بەغدا ئەکتیڤ نەبووتەوە وە کێشەکان هەر بە هەڵپەسێراوی ماوەتەوە لە نێوان حکوومەتی ناوەند و حکوومەتی هەرێمی کوردستانە بۆ یەگەر لیژنەکەشمان نەیتوانی بێکارێکی پێویست بۆ ئەو ناوچە دابڕاوەکان بکات ئەوەیە کە تا ئێستا ئەو شاندانیشی کە ئەچنە بەغا تا ئێستا نەکەوتونەتە ڕێکەوتن لەسەر مادەی 140 و ئەوە تەفاسیلی زۆر ئەوێ من ناتوانم لێرە لە بەرنامێکی بێزدەقە یا بەو شیکەمەوە هیوادارم خۆت لە پەرلەمان داوای کەیت و بۆت بنێرن سپاس دەکەم بەڕێز گۆران عومەر ناسراو بە گۆران ئینزیباد ئەندامی فراکسیۆنی گۆڕان لە پەرلەمانی کوردستان کە میوانم بووی زۆر سپاس دەکەم منیش دوو پرسیارم لە جەنابەت هەبوو ئەگەر مۆڵەت بی هیچ کاتم نەماوە کا گۆران ئەگەر زووتر بدوتایە بەسەر چاو بۆم بنێرە هەر خۆم بڵاوێکم وەلای خۆم پەیوەندی سەرۆکی زۆر سپاس دەکەم کا گۆران کەناڵە بەڕێزەکەت چییە ئەم پەیوەندیە چیە لە نێوان ئەو جاوەڵا سەرۆکی هەرێم پارمەتی من لێرە کارەکەم بەڕێوەبەرم هەیە بەڕێوەبەرەکەم فەرمانم پێکا لە شوێنی ترەوە هیچ فەرمانێکم وەرنەگرتووە بەڵام ئەو پرسیارە راپۆرتی 6 مانگی خۆتان و هیچ ساڵانەی ڕوودا و کە سەرچاوەکەی لەکوێوەیە لە ڕێک بۆ وەڵامی ئەوە ئەتوانی سەردانی چاودێری دارایی بکەی لە هەرێمی کوردستان وەکو پەرلەمان دەسەڵاتیشتان هەیە پێم وابێ هەموو راپۆرتەکان لەوەیە بەردەستن سپاس دەکەم بەڕێز گۆران عومەر ئەندامی فراکسیۆنی گۆڕان لە پەرلەمانی کوردستان کە کاتم نەما داوا لێبوردنت لێکەم خۆزگا و پرسیارانە سەرەتاش بکردایە پێم وابێ وەڵامیشمدایەوە کاتێکی خۆش بۆت تۆ زۆر سپاس دەکەم کە وەڵامەکانت بە سنگێکی فراوانەوە دایەوە زۆر سپاس من نوێنەر فاتح کاتێکی شە